سەرۆک مەسعود بارزانی لە بەرگی شەشەمی کتێبی بارزانی و بزودنەوەی ڕزگاری خوازی کورد لە لاپەڕەی 431دا ئاماژەی بە بەڵگەنامەیەکی گرنگ کردووە کە لە ڕێککەوتنی 27 حوتی 2007 باس لە هەڵوێستێکی نیشتیمانی و گرنگی ئەو کاتی دەکات بۆ یەکخستنی کوردستان و یەکگرتووی پارتی و یەکێتی لە پێناو بەرژەوەندی خەڵکی کوردستان و بەهێزبوونی هەرێمی کوردستان. لەو ڕێککەوتن نامەیەدا کە سەرۆک بارزانی هەڵوێستی خۆی نواندووە چەندین بابەتی گرنگی وەکو ڕنگدانەوەی گوتاری سیاسی کورد لە ئاستی باڵا، ڕێکخستنی فراکسیۆن بۆ یەکدەنگی و ناساندنی جینۆساید دژی کورد بە دەرەوەی تێدا باس کراوە. سەرۆک بارزانی لە بەڵگەنامەکەدا بەم جۆرە هۆکاری ڕێککەوتنی نێوان پارتی و یەکێتی باس کردووە. لەبەر هەستیاری بارودۆخی نەتەوەیی و نیشتیمانیمان و هەبوونی کۆمەڵێک ئەرکی هاوبەشی ئەم قۆناغا و بە حکمی متمانەی زۆرینەی خەڵکی کوردستان بە هەردوو لامان و مێژوو و خەباتی و قوربانی چەندین ساڵا لە پێناو ئامانجە ڕەواکان، قورسایەتی زێدەتر دەکەوێتە ئەستۆی هەردوو لامان، بە تایبەتی بە هەڵواسراوی مانەوەی چەند کێشەیەکی گرنگی نەتەوەیی و نیشتیمانی لە سەرویانەوە کێشەی کەرکووک و ناوچە دابڕاوەکانی دیکە لە هەرێمی کوردستان. لە بەرامبەر پرۆسەی سیاسی عێراق و هەڵوێستی هەرێمایەتی، یەکڕێزی و ڕێخستنی نێوماڵی کوردی سەنگی کوردستان لە پرۆسەی سیاسی بە سوودی گەلەکەمان گرانتر دەکات. هەروەها لە پێناو پاراستنی ئاسایشی هەرێم و هاندانی هزری نەتەوەی لەسەر بنەمای دیموکراسی دوور لە توندوتیژی و دابینکردنی ئازادیەکانی تاک و کۆمەڵ و مسۆگەرکردنی مافی نەتەوە و ئاین و ئاینزاکانی کوردستان و پاراستنی مافی مرۆڤ و مافی ئافرەت و منداڵ و بەدیهێنانی دادپەروەری کۆمەڵایەتی و بەرەنگاربوونی تیرۆر و چەسپاندنی حکمی یاسا و بەرەو بە مەدەنیکردنی کۆمەڵگا کە تیایدا هەموو دام و دەستگاکانی هەرێم بە شێوەی دامەزراوەیی بەڕێوە بچن و بەرەو پیر قۆناغی جیاکردنی ئاین لە دەوڵەت و بازاڕی ئازاد، پتەوکردنی هاوپەیمانی لەگەڵ گشت دۆستەکانی ڕاستەقینەی میلەتەکەمان، بە تایبەتی هاوپەیمانی نێودەوڵەتی و گۆڕینی باری ئێستای کوردستان و حیزبە سیاسیەکانی بۆ بارێکی یاسایی باشتر بۆ پتر پێکەوە ژیانی سروشتی. پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم ڕێککەوتن نامەیە ڕادەگەێنن.